سبەی چوارشەممە بە مەبەستی یەکلەکردنەوەی پۆستەکانیان هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە پیرمام کۆدرنەوە. دەستگیرە بەسەر چەندین جۆرچە کە هەوڵ درابوو بە شێوەی قاچاغ بینێرنە دەرەوەی هەرێمی کوردستان. سەرۆکی حیزبی مەهاپە دەڵێت دەبێت تا 2023 پەکەکە ڕیشەکەش بکرێت و هەدەپەش دابخرێت. سڵاوتان لەبێ لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. وا بڕێرە سبەی چوارشەممە وەفدی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەولێر لە پیرمام کۆببنەوە بە مەبەستی یەکلاکردنەوەی پۆستەکانیان. سەرچاوەیەک لە مەکتەبی سیاسی یەکێتی کە نەویست ناوی ئاشکرا بکرێت بە شاپرێسی ڕاگەیاند. وا بڕێرە سبەی چوارشەممە لە پیرمام وەفدی مەکتەبی سیاسی یەکێتی کە عیماد ئەحمەد سەرۆکایەتی دەکات لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی کۆبێتەوە. باوتەی سەرچاوەکەی شارپرێز لە مەکتەبی سیاسی پارتی هۆشیار سێباری سەرۆکایەتی وەفدەکە دەکات و کۆبوونەوەکەش تایبەتە بە چۆنێتی میکانیزمی ڕێکەوتن لەگەڵ بەغدا و پرسی پۆستی سەرۆک کۆمار و پێداچوونەوە بە پەیوەندیەکانیان لەگەڵ شیعە و سوننا. ئەم کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە کاتێکدایە. دوێنێ دووشەممە مەکتەبی سیاسی یەکێتی بە سەرپەرشتی بابڵ تاڵەبانی یەکەمین کۆبوونەوەی خۆی لە ساڵی نوێدا لە شاری کەرکووک ئەنجامدا و دوای کۆبوونەوەکەش لە ڕاگەیەنراوێکدا مەکتەبی سیاسی یەکێتی ئاماژەی بەوە کرد. پێویستە لیژنە هاوبەشەکانی یەکێتی و پارتی گەڵاڵەی بەرنامەی پێکەوەی لە بەغدا یەکلابکەنەوە. لەلایەکی دیکەوە ئەحمەد کانی بەرپرسی لقی دوی پارتی دیموکراتی کوردستان ڕای دەگەێنێت هۆکاری دووەکەوتنی کۆبوونەوەی نێوان پارتی و یەکێتی بەهۆی کێشە ناوخۆییەکانی یەکێتیە، ئەگەرنا هیچ کێشە و بربەستێک لە نێوان پارتی و یەکێتی نییە بۆ کۆبوونەوە. ئاسایش لەبارەی هەوڵێک بۆ ڕێگری لە بردنەدەرەوەی چەک لە هەرێمی کوردستانەوە زانیاری ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت تا ئێستا تۆمەتبارانی ئەو دۆسیەیە نادیارن و لێکۆڵینەوەش بەردەوامە. لە ڕاگەیەندراوێکدا کە وێنەیەکی بۆ شارپرێز نێردراوە بەڕێوەبەرەتی ئاسایشی شارەزوور دەست بەسەراگرتنی ژمارەیەکی زۆر دەمانچە و چاپڕی ئاشکرا کردووە. ئاسایش نووسیوێتی بە شەونخۆنی و هەوڵی بەردەوامی هێزەکانمان بۆ پاراستنی سنوورەکانی هەرێم. دوای دەستکەوتنی زانیاری و بە دووەداچوونی ورد هێزەکانی بنکەی ئاسایشی تەوێڵەی سەر بە بەڕێوەبەرەتیمان لە هەڵمەتێکدا دەستیان گرت بەسەر بڕی 34 دەمانچەی دوونەجمەی ئامریکی ئەوەش ئاشکراکراوە. هاوکات دەستگیراوە بەسەر 10 تاپڕی جۆری فیدراڵ کە هەوڵدرابوو بە شێوەی قاچاغ بینێرنە دەرەوەی هەرێمی کوردستان و تا ئێستاش تۆمەتبارانی ئەو دۆسیە نادیارن و لێکۆڵینەوەش بەردەوامە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت حکوومەتی هەرێم لە ساڵی 2015ەوە موچەی زیاتر لە 100,000 کەس و خێزانی بڕیوە کە بەپێی یاسا بەشی زۆریان دەبوو ئەو بڕەپارەیەیان پێ بدرێت. بەدریە ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنەماوەنیدا کە پەیامنێری شارپرێز ئامادەی بۆ ڕایگەاند لە ساڵی 2015ەوە حکوومەتی هەرێم موچەی 80,000 خێزانی بڕی کە لە ژێر تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی دابوون و بەشێکیان بە ساڵاچوو هەژار یان دایکی خاوەن منداڵی هەتی و یان کچی بە تەمەنی بێهاوسەر بوون. 30,000 کەم ئەندامیش کە شایستەی وەرگرتنی موچەی مانگانن موچەکانیان بڕدراوە و پێیان نەدراوە. وتیشی بڕیار بۆ حکوومەت لە ماوەی 90 ڕۆژدا دوای بایۆمەتری ئەم پارەیە بۆ ئەوانە بگەڕێنێتەوە کە شایستەن و ئەو کات ڕاگەیەندرا 60,000 کەس و خێزان شایستەی وەرگرتنی ئەو بڕەپارەیان کە مانگانە 150,000 دینارە، بەڵام هیچیان پێ نەدراوە. دەژڵێت بڕیار بوو بەپێی یاسا ئەوانەی لە 100 ڕێژەی کەم ئەندامیان هەیە موچەکانیان مانگانە بکرێتە 250,000 دینار. ئەوەش نەکرا و 30,000 کەم ئەندامیش کە دەبوو پارەیان پێ بدرێت ئەو بڕەپارەیەیان پێ نەدراوە. لە کۆبوونەوەی هەفتانەی فراکسیۆنی پارتی نەتەوەی پەرستی تورکیا مەهاپەدا کە دەوڵەت باخچەلی سەرۆکایەتی دەکات ڕایگەیاند پێویستە لە ساڵی 2022دا پەکەکە کۆتایی پێبهێنرێت و هەدەپەش دابخرێت. ئاماژی بۆش کردووە دەبێت لە ساڵی 2023 و لە یادی 100 ساڵەی دامەزراندنی کۆماری تورکیادا ئیتر تورکیا پێبنێتە ساڵێکی بێتیرۆرەوە. دەوڵەت باخچەلی کە بە دیارترین سیاسی تورکیادا دەنرێت لە دژایەتیکردنی گەلی کووردا باسی لەوە کردووە کە ئەمریکا بە هاوکاریکردنی یەکینە کوردیەکانی سووریا یاریەکی قێزەون دەکات. بەوتەی سەرۆکی مەهاپە هەدەپە دیوێکی سیاسی پەکەکەیە پێویستە هەموو ڕێکارەکان بۆ داخستنی یەکجارەکی ئەو پارتە بگیرێتە بەر. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.